أبو هريرة رضای خوای لێ بێ کە ئەگریا خەڵک بەزەیی پیایە هاتۆ وەختێکیش لەسەر مەرگا بوو زیاتر ئەگریا وتیان خەمی چیتە بۆچی ئەگری فەرمووی وەڵڵاهی بۆ دنیای ئێوە ناگریم بەڵام خەمی ئەوەمە ڕێگاکەم دوورە توێشووی ڕێگاکەشم کەمە ڕێم هەورازە و بەرەو بەهەشتی ها ئاگرە نازانم بەرەو کامیان مەبەن سەیری کە برایانی بەڕێزم سەیری کەن چۆن ئەم بەڕێزانە هەموو سەحابەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردەی دەستی ئەو خۆشەویستەی خوای گەورە چۆن هەمویان لە هەڵمەتی جیهادیانەوا دەزانی تەنها جیهاد دەزانن لە شەقتی هەڵانی دنیاە هەموو بەیتولمالیانە کەوتە بەردەست و کەس ئاوڕی لێنە ئەدایە لە ترسی خوای پەروەردگار و لە تەقوا و دینداریانە کە ئەگریان هەموو ئەدوت فریشتەن لە ناو ماڵ و مناڵیانە و لە پەروەردەکردنیانە هەموو ئەدوت مامۆستان و دانیشتون و تایبەت بوون بۆ ئەوەی مناڵەکان پەروەردەکەن هەموو ئاوا پەروەردەبوو بوون بۆیە ئەوانیش ئەو تربیەتیان گەیاندەوە بە سەلەفی ساڵح